دۆخی سنوورەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر هێرشەکانی ئێستای نێوان ئیسرائیل و ئێران ئەوەی تا ئەمڕۆ تێبینی کراوە خوێندکارێکی زۆر لە ئێرانەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان، بەڵام لە هەرێمی کوردستانەوە ژمارەیەکی کەمی گەشتیار سەردانی ئێران ئەکەن هەر بەهۆی ئەم بارودۆخەی کە ئێستا لە ئارادایە نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرەو بەرزبوونەوە چووە. ئەچینە دێرەلووک ئەو منداڵە حەوت ساڵیەی کە دەڕۆژ لەمەوبەر لە ئاوی زێی گەورە خنکاوە تاکو ئێستا نەدۆزراوەتەوە. سڵاوتان لێبێت. لە خانەقینەوە بۆ سۆران بە درێژایی ئەم سنوورە پەیامنێرانی 1964 ئەمڕۆ چوونە 5 دەروازەی فەرمی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران. جگەلەوەی جم و جۆڵی بازرگانی و گەشتیاری وەکو خۆی بەردەوام بوو لە دەروازەکانی مونزریە و باشماخ و حاجیۆمەران بینراوە کە زۆرینەی ئەوانەی دێنە هەرێمی کوردستان خوێندکارانن. چونیش بۆ کۆماری ئیسلامی ئێران بە تەواوی کەمی کردووە. ئەوە لە حاڵێکدایە شەوان ئاسا و سادە لە ئاسمانی ئەو ناوچانە گڕی موشک و دەنجی فڕۆکە ئەبیسرێت، بەڵام ژیانی خەڵک لە ناوچە سنووریەکان ئاساییە و لە سەرکار و کەسابەتی خۆیانن. سێ ڕۆژە موشک بەیەکەوەنانەکانی نێوان ئێران و ئیسرائیل نرخی ئاڵتونی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرەو گرانی بردووە. بووک و زاوا لەم دۆخە هیچ وەزعیان باش نییە. هەم زاوا گران لەسەری ئەکەوێ و هەم بووکەخانیش مسقالی کەمتری بۆ دەکرێ. زێری عیار 21 کە زیاتر واباوە بۆ پرۆسەی هاوسەرگیری بکرێ و خەریکە نرخی مسقالێکی دەبێتە 700,000 دینار. سندیکای ئاڵتون فرۆشانی هەولێر ئەمڕۆ بە هەموو ئاڵتون فرۆشەکانی وتووە ئاڵتونی عیار 22 بە 728,000 دینارە و نرخی یەک مسقال زێری عیار 18 بە 595,000 دینار بفرۆشن. لا یەکەم ڕۆژی جەژنەوە ئاروانی تەمەن 7 ساڵان لە سنووری ناحیەی دێرەلووک لە ئاوی زەی گەورە خنکاوە، بەڵام تاکو ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. ئەمڕۆ بۆ جاری چوارەم ئاوی بەنداوی گەلی ڕەشاوە گیرایەوە. مەحموود تەها بەرپرسی ڕاگەیاندنی ناحیەی دێرەلووک بە 1964 وت دەڕۆژی بەردەوامە تیمەکانی بەرگری شارستانی لەسەر زێی گەورە بەردەوامن لە گەڕان بۆ دۆزینەوەی تەرمی ئاروان. جگەل لە تیمەکانی بەرگری شارستانی دێرەلووک، هاوڵاتیان و تیمەکانی بەرگری شارستانی زاخۆ و ئاکرێش هاوکارن بۆ دۆزینەوەی تەرمی ئەم منداڵە. بە سەرما و گەرما کۆڵانە و کۆڵانی کەرکووک دەگەڕێت، هاوینان ئەزبەری و زستانانیش میوە و سەوزە ئەفرۆشێت. ئەمە چیرۆکی خوێندکارێکی زانکۆیە کە ماتۆڕێکی سێتایە بووە بە سەرچاوەی بژێوی ژیانی، دەنگێکی خۆشی هەیە، بە ئاواز و گۆرانی هاواری ئەزبەری و سەوزە و میوە بەگوێی دانیشتوانی گەڕەکەکاندا دەدات. محەممەد سەباح گەنجێکی تەمەن 23 ساڵی دانیشتووی کەرکووکە خوێندکاری زانکۆیە و لە بەشی ئینگلیزی ئەخوێنێت. لە عارەبانەیەکەوە دەستی پێکردووە، ئێستا بە ماتۆڕێکی سێتایە ئەزبەری ئەفرۆشێت. ئەمە دەنجی خۆشی محەممەد بوو. دەتوانن ئێوەش لە 1964 فیچەرێک لەبارەی ژیانی ئەم گەنجە ببینن. بەڕێزان، بڵاوبوونەوەی شەپۆڵی فراوانی سۆشیال میدیا ماوەی چەندین ساڵە بە پلەیەک کاریگەری زۆری کردوتە سەر میدیای نووسراو. لێرەوە لەم گۆشەیەوە کارێکمان کردووە کە پەیامنێرمان لە 1964 لە پارێزگای سلێمانی چوەتە لا یەکێک لە ڕۆژنامە فرۆشە دێرین و دەگمەنەکان کە زیاتر لە 30 ساڵە خەریکی کاری ڕۆژنامە فرۆشیە. ئەڵێ پێشتر بەلێشاو با بڵێن ڕۆژانە مشتری هەبووە، ڕۆژنامە و گۆڤار یاخود ئەوانەی ئەو بڵاوکراوانەی کە ئەو کات دەرەچوون ئەی فرۆشتێ، بەڵام ئێستا ئەڵێ 15 تا 20 دانە و هەر دانەشی بە 500 دینارە. دیارە بڵاوبوونەوەی بەرفراوانی شەپۆڵی سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر ژیانی ئەم توێژە کردووە، بە تایبەتیش کە ژمارەیەکی زۆر پێشتر لە سلێمانی هەبوون و بەناوبانگیش بوون، بەڵام ئێستا تاک و تەرا ماون ئەو کارە بکەن. ناچار پیشەکەی خۆیان لە ڕۆژنامە فرۆشی گواستۆتەوە بۆ پیشەیەکی تر، بەڵام ئەوەی کە تاک و ئێستا مابێ ئەم ڕۆژنامە فرۆشەیە کە لە سلێمانی وەکو ڕۆژنامە فرۆشێکی گەڕۆکیشە کە ناوی کاک ڕێبوارە ڕێبوار عەبدوڕەحمان لە ساڵی 1991 دەستی پێکردووە، تاکو ئێستاش بەردەوامە. ئەوەش کاریگەری لەسەر ژیانی ئەم توێژە دروست کردووە. بەڕێزان، هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێک خۆش بۆ هەموو لایەکتان.